خۆشەویستەکانم لە زنجیرە باسەکانمانە کە باسی ئەو شتانە ئەکەین کە ئولفەت و خۆشەویستی زیاد ئەکا لە نێوانی موسڵمانانە و ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەو عیبادەتە گەورەیە هەڵسین کە عیبادەتی خۆشەویستی و محەبەتە کە وتمان ئولفەت دروستکردن لە نێوانی موسڵمانانە عیبادەتێکی گەورەیە بۆ ئەوەی ئەو ئولفەتە دروست ببێ. هەندێک خاڵمان باس کرد، ئەمڕۆ باسی شتێکی تر ئەکەین کە ئەبێتە مایەی دروستکردنی خۆشەویستی لە نێوانی دڵانە، ئەویش هەدیەدان و دیاریکردنە، دیاریدان بە یەکتری. دیاری و بەخشین یەکێکە لە هۆکارەکان لەو هۆکارە گەورانەی کەوا خۆشەویستی دروست ئەکات لە نێوانی دڵانە. جۆرەها کێشە و مەشاکل لە نێوانی خەڵکیە چارەسەر ئەبێ بە هەدیەیەک کە ئەیبەخشی بەو کەسانەی کە بەرامبەری تۆ شتیان لە دڵایە. بەو هەدیە کێوێک لە حەقد و بغز و قین جاری وایە ئەتاوێنیتەوە. بەو هەدیەی تۆ دڵانێک کە ماوەیە چەند ساڵێکە لە تۆ دوورن و لەناو ئەو دڵانەیە شت دروست بۆ بەرامبەر بە تۆ بە دیاریەک ئەوە هەموو ئەهێنیتە شوێنی خۆی. هەر لەبەر ئەوەیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ دیاری بدەن تاوەکو خۆشەویستی لە نێوانتانە بڵاو بێتەوە. و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خۆی وای کردووە، خۆی دیاری بە ئەصحابەکانی داوە، بەخشینی پیان بەخشیوە، پاشان دیاریشی لیان وەرگرتووە. تەنانەت لەگەڵ جوولەکەشە، جوولەکە کە قەومێکی کافرن دیاریان بە پێغەمبەری خوا داوە، پێغەمبەری خوا وەری گرتووە و بەهۆی ئەو دیاری ئەوانەوە جاری وا هەبووە پێغەمبەری خوا دەرمان خوار کراوە. یعنی گۆشتیان بە پێغەمبەری خوا داوە، پێغەمبەری خوا بەو گۆشتە دەرمان خوارد بووە. سەحابەی خۆشەویستی کە لەگەڵیا بووە و بەشی داوە لەو گۆشتە وەفاتی کردووە یەکسەر. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێ لە ڕۆژان دوای ئەوە وازی لە هەدیە وەرگرتن نەهێناوە، چونکە ڕاستە کەسێکی خراپ لەوانەیە شتێکی وا بکە، بەڵام دەیەها و هەزارەها کەسی باش هەیە کاتی ئەو هەدیە ئەدەن مەبەستی تریان هەیە. و پێغەمبەری خوا هەدیەی لە مەلیکەکانی عالەم وەرگرتووە، وەکو چۆن لە مەلیکی مصری مقەوقسی مصر ئەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەدیەی لێ وەرگرتووە و هەدیەیشی بۆیان ناردووە. بۆیە هەدیە طەبیعەتی موسڵمانە و صفەتێکی جوانی ئیسلامە و هۆکارێکە لە هۆکارەکانی ئەوەی کە دڵی ئینسان بگەڕێتەوە شوێنی خۆی و حەقد و وەسوەسەکانی شەیتان لە ناو دڵەکان دەربهێنرێ. بۆیە ئەم صفەتە ئینسانی موسڵمان ئەبێ لە خۆیان جێبەجێ بکە و هەرگیز وازی لێ نەهێنێ. و هەدیەش خۆشەویستەکانم چەندێک شتێکی ڕەمزیە، ئەوە نە شتێکی نرخ و گرانبەهایی نییە. یعنی کاتێک تۆ هەدیەیەک ئەدەی یان هەدیەیەک وەرەگری، مەقسەدت ئەوە نییە کە بەو هەدیە دەوڵەمەند ببی، یان ئەو هەدیە کە ئەیدەی بە فڵانە کەس بەو هەدیە دەوڵەمەنیکەی. هەدیە شتێکی ڕەمزیە، دەلالەت ئەکات لەسەر خۆشەویستی تۆ بەرامبەر بەو کەسە یا خۆشەویستی ئەو کەسە بەرامبەر بە تۆ. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم هەدیەی وەرئەگرت چەند بچووک بوایە، وەکو ئەفەرمێ لەو حەدیثە لەو ئوهدیە ئیلەیە ذراع ئەو کوراع لەقەبیلت. ئەگەر دەسە حەیوانێکم پێ بدرێ، ئەگەر تەنانەت سمی حەیوانێکیشم پێ بدرێ وەکو هەدیە، من وەریەگرم. یعنی ئەو ئێسقانەی کە گۆشتێکی کەمی پێوەیە مادام بە هەدیە پێم دراوە، پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ناڵێم ئەمە هەدیەیەکی بچووکە وەریەگرم، چونکە معنای هەدیەیە، ڕەمزەکە بەجێ هێنراوە. بۆیە لە حەدیثێکی ترا بە
جنكاني أفرمي بيغمر صلى الله عليه وسلم أفرمي لا تحتقرن جارة يا بجني مسلمان بعام لا تحتقرن جارة جارتها ولو فرس نشات بابا كمي نزاني دراوسيكت اگر شتێکی بۆ تێنا ئەگەر حتى نها شۆربایەک بوو ئێسقانێکی تیا بێ و گۆشتێکی کەمی پێوە بێ ڕووتا بێتەوە گۆشتەکە ئێسقانەکە کە گۆشتەکەمەکەی پێوەیە بە کەمی مەزانە و وەری بگرە و تۆیش بە مقابل هەڵدە بەرامبەر بە ئەو چاکەیە بکە و هەدیە بنێرە بۆیە ئینسانی مسلمان یان ئافرەت بە تایبەتی ئەمە لەناو ئافرەتانە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرتر ڕوەکاتە ئافرەتان و خوشکان ئەفەرمێ بە کەمی مەزانن لەناو ئافرەتە زۆر جار ئەوە هەیە زۆر جار کاتێ تو ئەڵێی با کاساوسەیەک بۆ دراوسێکان بنێ ئەڵێ وەڵا چێشتەکەمان ئەوە نییە لە ڕووم نایە بینێرم بۆ دراوسێکەمان بۆ ئەوە نییە هەر قاپێ شۆربا بێ هەر شتێک بێ مهم ئەوەیە ئەو هەدیە نەبڕێت ئەو کاساوسێ لە ناوی خەڵکیە بەردەوام هەبێ شتێکی زۆر جوانە و محبەت و خۆشەویستی لە بینی دراوسەکانە دروست ئەکا و خوای تەعالایش خۆی تامداریەکا و خوای تەعالایش بە نرخێکا بەرەکەتەکە لەلایەن خواوەیە حتا بکرێ اقتصادی بکرێ لە هەدیە یعنی مەگەر تۆ کەسێک وەکو چۆن بڵێ کەسێکی تایبەت بەهۆی وەزعێکی تایبەتەوە تۆش هەتە هەدیەیەکی گەورەی بیتێ بەڵام اقتصادیکردن لە هەدیە هۆکارێکە بۆ ئەوەی هەدیە و دیاری بەردەوام بێ زۆر کەسەیە بەهۆی ئەوەوە هەدیە ئەم زەمانە هەدیەی گەورە ئەکرێ خەڵک لە ڕووی نایە بڕوا بۆ ماڵی دراوسەیەکی بۆ مناسبەی شایی بێ مناسبەی خانووی تازە بێ هەر مناسبەیەک لەو مناسبەتانە لەو بۆنانەی کە هەیە لەناو ئێمەیە و هەدیەی بۆ ئەبرێ جاری وا هەیە دراوسێ لە ڕووی نایە بڕوا بۆ ماڵ دراوسەکەی خزم لە ڕووی نایە بۆ ماڵ خزمەکەی بڕوا برادر بۆ ماڵی برادەرەکەی بڕوا بەهۆی ئەوەوە چونکە ئەوان لە کاتی خۆیان هەدیەیە گەورەیان هێناوە یان بەهۆی ئەوەوە کەوا خەڵک هەدیەی گەورە ئەبا ئێمەش ئەبێ هەدیەی گەورە ببین تۆش ئیمکانیاتت نییە لە ماڵەوە نازانی چی بکەی بۆیە قەطعی ڕەحم سڵەی ڕەحم سەردانی خزمایەتی هاوڕێتی و برادەری دراوسێ بۆ دراوسێ ئەبچڕێ بەهۆی ئەو تەکلیفە زیادەی کە لە هەدیە ئەکرێ هەدیە شتێکی باشە بەڵام ئەگەر نەبوو زۆر احتیاتی بێ بالامان ئەگەر هەش بوو شتێکی بچووکیش بێ هەر ئاسایی بێ لە لامان بۆ ئەوەی زیادە ڕەوی لە شتەکەیان نەکەین و نەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو شتە جوانە لە ناو خەڵکا کۆتایی پێ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ يعني باسی ئەوەکە کە هەدیە و دیاری ئەبێ هەر وەربگیرێ ئەفەرمێ بۆنی خۆش لەلایەن برایەکە یعنی کە برادرێک ڕێحانەیەکی پێیە گوڵە ڕێحانەیەکە دا بەدەستەوە یان وەکو عەترێکی پێیە عەترەکە تۆزێکە کاتە بان دەستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ڕەت ناکرێتەوە یعنی مەبەستی پێغەمبەر ئەفەرمێ حتا تەنانەت ئەگەر ئەو بۆ نەشە کە دای لە تۆ ڕەدی مەکەرەوە چونکە بەهۆی ئەوەوە خۆشەویستی و محەبەت دروس أبي تنانت لسردمي في غمرة صلى الله عليه وسلم كان النبي صلى الله عليه وسلم لا ينسى أصحابه حتى الغائب منهم في إعطاء الهدايا في غمري خوا صلى الله عليه وسلم حتى أصحاب كاني أوانيك لويش نبوان في غمري خوا لبير يعني نأكرد لكاتي هدايا دانا يما زور جار ضلي كسكاري خومان يعني ضلي هاوركاني خومان راگیر ناکەین زۆر جار تۆ کەسێکی زۆر نزیکت هەیە چاکەی زۆر بۆ بۆت دۆسایەتیەکەی زیاتر بۆ بۆت سەیرەکەی لە کاتێکە کە ئەگاتە کاتی هەدیەکردن کاتی دیاریکردن یان کاتی هەر شتێک تۆ ئەوت لەبیر کرد کەسێکت لەبیر کرد کە وەکو بڵێ لە هەموو کەس زیاتر هۆکاری گەیشتنی تۆ بێ بەسەرەن بە ئاواتێک لە ئاواتەکانت تۆ ئەوڕۆی ئەو لەبیرەکەی دۆستە نزیکەکانی خۆت لەبیر ئەەکەی هەر لە بەردەمی ئەویشە جاری وا هەیە دیاری ئەبەخشی بە کەسانێکی تر ئەوە لێرەیە لە ڕاستیە نەوعێک لە شت دروستەکە لە ناوی دڵە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگادار بێ حتى ئەگەر زانیت کەسێکی تر پێویستی بەو دیاریە هەیە یان ئەبێ پێ بدرێت و ناتوانی بۆ ئەمیشی بکەی لە بەردەم ئەوە مەیدە بە ئەوان بە ئەم پێی نەزانێ لەبەرەوەی دڵی شتێکی تا دروست نەبێ پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم دیاری وەرئەگرت بەڵام حرامی کردبوو خوای تەعالی لەسەر پێغەمبەری خوا کەوا خێر و سەدەقە وەربگرێ یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک شتێکی بۆ ئەهێنا
وكل رواية بخاري هاتوا فرمي كان النبي صلى الله عليه وسلم إذا أتي بطعام سأل أهدية أم صدقة؟ كاتي كابرايك شتكي هنا في غمري خواص الله وسلم أي فرمو أما ديارية يا خيرة، أما صدقية يان ديارية. أقل بي وتايا صدقية في غمري خواص الله وسلم أي دابا أصحابه كان يشنك لسر أو حرام بو صدقة بخوا لسر خوي وأهل بيتي خوا حرام يكردوا في غمري خواص الله وسلم وأهل بيتك أي شي صدقة ورقرن بويا أقل بي فرموايا صدقية أي دابا أصحابه كاني وأقل بي فرموايا ديارية خوشي لي إخوار وأشي دابا أصحابه كاني. جاء وزور مهمة وإن قيل هدية ضرب بيده صلى الله عليه وسلم فأكل معهم، رواه البخاري. وتراوى سيشت هي دليل لسر عقلي أو كسا، يعني زور جار خلكان أناسنا وبسيشت يكيك لوانا ديارية، يكيك لوانا نسراوة، يكيك لوانيش بيامبرة كاتي تو كسيك أنيري بولاي كسي دائما كسيك البجيرة كأينيري بلقبه لسر خوت، يعني بتوان الرمزي خوت به چونك زور جار أو كسة تو أناسيتو بو كسي كناردو تبولاي أو بيامبرة، يعني بيام ما بس من بيامي تو أجيني أجات لي به كاتي كسيك أنيري بوشتي كسيك بيت بعد دلالت بكال سرتو يا كاتي النسراوي بو كسيك أنوسي بيامي بو كسيك أنوسي أجات لنوسينا كتبه چند جار بيا بتشورو چونك أو بو نوسينا تو أناسيت وكاتيك إيش هديك أنيري بو كسي هديك بنيرة بزانت شي أنيريت جاري وهي قولك أبي هدية بنيري جاري وهي أبي بونيك جاري وهي أيتر بيري ليب كروا لشوني خويا هديك بنيرة چونك بو هدية وجاري وهي تو أناسريتوا بويا پاشاکانیش لكاتي خويا أميان كردوا إيسا بلقيس كاتيك سليمان عليه السلام بيغمر سليمان هدودي أو بو إنك بيامك نار بو بلقيس كداواي ليكردن ببن بمسلمان وتسليم ببن بلقيس مشاوري بقومكي كردو وتي وكو خوي تعالى لقرآن باس يكابو من أفرمي بلقيس وتي وإني مرسلة إليهم بهدية فناظرة بما يرجع المرسلون هدية ديارية كي بو سليمان نار بزانم بو ديارية تا سليمان ولامي چون أبي بو ديارية أو كأينيري سليمان ولامي چون أبي بو أو ديارية ديارة أو ملكة أو آفرة چن آفرة بو بلان پاشايك وكو خوي تعالى لقرآن باسيكا پاشايكي زور جير بو آفرتش بو بلان هيچي ببي مشاوري قومكي خوي نكردو وزوريش لمصلحتي قومكي خوي أبوه وحدية كشي بلقبو لسر عاقلي وجيري أو آفرته بويا سليمان موقفي زور جار تحديد أكرد برانبر بمقابلة كاني بعقليان بجيريان جا برانبر بم آفرته شهر بهمان شيوه بويا كاتي سليمان ويستي هيرشيان بو ببا أو آفرته بيش أوي هيرشي بو ببري هولي دا صلحي لقل سليمان أكردو قومكي خوي باراس لمشاكل لكيشا باشاي عاقل وجير حتى تنامت أجر آفرتيش به جاري وهي أوند عاقل وجير نايل قومك بفتاراتا بتشن وملتك تيا بتشن بويا خمي ملتك خوي أخوا لحديث هاتوا برسالة النبي غمر كدوا صلى الله عليه وسلم خيزانا كان يعني عائشة مثلا برسالة كدوا فرميت أي بيغمر إخوان من هديم هي دياريم هي بيدم بكام دراوسيم حزا كم بيدم بدراوسي كانم فرمي بيدا بوان ودرقاكي عن الليت ونزيك يعني دائما لشرعشا قاعدة كي الأقربون أولى بالمعروف أوين نزيكترا أولاترا تو تشاكي لقلابكي بونا منا تو دايكت أولاترا لهمو كسي تشاكي لقلابكي باوكت باشان كرد باشان طبعا خيزاني شد أم جا كرو من علاكاني خود أم جا دراوسي نزيكا كانت يعني دائما أقر ويست بو دراوسي بالا درقا نزيكا كودا سيبيبكا اگر ویست بو هاوره كانت با اوی كزياتر هاوريتا واگر ویست بو خزمه كانت هديه ودياري بكي دائما لكس زور نزيك كانت ودسي بيبكا اترو بي توانا اواني كتوانات هي وجاري واي شيء هديه ودياري خوش بسكان مرجنيه الا اشتيكي مادي به اصحاب كاني بيغمر صلى الله عليه وسلم جاري وابو لقال لك دانشتون وتيتي دياريه كت بيندم وتيتي بله
حديثك بيغمري خاص الله سم بدياري بيداوة أم صحابة لبري بو بس أو نيزانية حديثك بيداوة بون من الصحابة لأصحاب كاني بيغمري خاص صلى الله عليه وسلم دياري تحيات أويك للصلوات لتحيات آخرين دي أوي بدياري دعوة صحابة كتري بيغمري خاص صلى الله عليه وسلم كأو نيزانيوة أو حديثي لي بيغمرنا بيستوى ديارة لناوي تابعين شار وابو لناوي اوان دوي اوان شار وابو تو اگر بزاني او كسب بيويسي بچيه اگر حديثك يان سنتك پیغمبري خاص صلى الله عليه وسلم فيريكي و گورترين دياريه او زور لدياريه ماديه كان بنرختره نصيحته اموشگاريك زور لهندي دياري مادي هي بنرختره جا دياري مرجنيه الا مادي به دياري جاري وهي شتيكي معنويه داواکارم لخوای پروردگار بخاطر ناوجوانەکانی خۆی بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆی لەو کەسانەمان بگێڕێ کە هەوڵی ڕاگرتنی دڵی براکانیان ئەکەن خوای تەعالا لەو کەسانەمان بگێڕێ کە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەجێی خۆیان جێبەجێ ئەکەن خوای تەعالا بۆ خاطر ناوجوانەکانی خۆی تەبایی و برایەتی و خۆشەویستی محەبەت بخاتە نێوانمانەوە یا ربی خوای ئیصلاحی حاڵمان بکەی یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی یا ربی خوایە کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری خۆشەویستەکانم هەندێ هەدیە و دیاریشەیە حرامە سێمە باسی ئەومان کرد کە دیاریکردن دیاریدان و دیاری بەخشین سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هۆکارێکە لە هۆکارەکانی نزیکبوونەوەی دڵان و محەبەت لە نێوانی یەکتریە بەڵام هەندێ دیاری هەیە حرامە هەندێ دیاری هەیە دروست نییە یەکێک لەو دیارانەی کە دروست نییە خۆشەویستەکانم ئەوەیە ئەو دیاریانەی کە ئەدرێ بە دەسڵاتدار بۆ ئەوەی قەرارێک لە قەرارەکان بگۆڕێ ئەو دیاریەی کە ئەدرێ بە کاربەدەستێک بە حاکمێک بە وەزیرێک بە مەسئولێک بۆ ئەوەی شتەکان بگۆڕێ سەحابەیەکی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێغەمبەر ناردی بۆ ئەوەی زەکاتی مسلمانان کۆ بکاتەوە کاتێ زەکاتەکەی کۆ کردەوە هاتەوە وتی ئەمە زەکاتەکەی و ئەمەشە بەخۆم دریاوە بە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تووڕە بوو چووە سەر مینبەر و فەرمووی مسلمانان من بۆ یەکێک ئەنێرم بۆ کارێکی مسلمانان دێتەوە ئەڵێ ئەمە هی مسلمانانە و ئەمەش بە دیاری دراوە بۆ خۆم ئەی با لە ماڵی باوک و دایکی خۆیان دانیشتایە و خەڵک دیاری پێ بدایە بۆیە بەرتیلدان بەدەسڵاتدار بە کاربەدەست حرامە تەنانەت دعوەتکردنیشی بۆ ماڵەوە هەر حرامە مادام مەسئلەکە بۆ ئەوەیە چاوپۆشی تیا بکرێ بۆ ئەوەیە حەقێک لە حەقەکان پێشێل بکرێ بەڵام وەکو ناسیاریەک من کەسێک ناسیارمە دۆستمە پێشتر هەر کردومە و ئێسەشێکم و مەوزوعێکی ترە ئەوە خاڵی یەکەم خاڵێکی تر خۆشەویستەکانم هەدیەدان بە مناڵەکانی خۆت دیاری و بەخشین بە مناڵی خۆت تۆ سێ و چوار مناڵت هەیە کوڕ و کچ کاتێ دیاریان پێدەی ئەوە مەسروف لەسەر مناڵ مەسەلەن ئەم مناڵەتە لە مەکتەبا لە زانکۆ تۆ 5,000 پێدەی ئەوی تریان جارێکان ها لە ئیبتیدایی و سەرەتایی تۆ ڕۆژی 500 دیناری پێدەی یان مەکو 250 پێدەی ئەوە کێشە نییە ئەمە ئەو 5,000 لەبەرەوەی پێویستیەکەی وایە گەورەیە و ئەمیش 250 مناڵە و ئەرەوە نەی پێویستە ئەوە مانع نییە بەڵام تۆ ئەڕۆی مەسەلەن بۆ نمونە دیاریەکەکەی بۆ یەکێک لە مناڵەکانت ئیتر ئەو مناڵانە ژنیان هاوردە بێ یان ژنیان نەهاوردە بێ لە لاتا بن یا لە لات نەبن لە ماڵا بن لە بەردەستا بن لە دوکانەکەتا ئیش بکەن یان وەکو لە کاروبارەکانی ژیانە یارمەتیت بدەن یان نەیدەن دروست نییە هیچ مناڵێکت شتێکی بۆ بکەی زیاد لەوەکانی تر ڕۆژێکیان سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوعمان بن بەشیر هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا خێزانە ژنە دووەمەکەم داوای لێ کردم کەوا ئەم خانووە بکەمە ناوی کوڕە بچکەکەی یعنی کوڕەکەی ئەوەی ئایدی ئەوە منش ڕازی بووم بیکەمە نایەوە بەڵام وتوێتی ڕازی ناوم حتا پێغەمبەر نەکەی بەشایەت ئەبەر ئەوەی دوایی ئیتر کەس ناتوانێت بیگەڕێنێتەوە ئەو هینە پێغەمبەر ئەبێ بکەی بەشایەت ئیتر ئەوی شاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هاتمم تۆ بکەمە شایەت کە من فڵان خانووم ئەکەمە ناوی کوڕەکەی ژنە بچکەکەمەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەموو کوڕەکانی ترت هەموو مناڵەکانی ترت ئاوا خانووت کردوتە ناویانەوە
وتي نخير أي پیغمبري خو فرموي على حديث الروايات كان فرموي حزكي أو منالانت بياني حمويان بوتو وكو يك وابن لباشيا وتشاكا كردنا بوت وتي بلا أي پیغمبري خو من حزكم قشت نالا كان تشاكن بوم دي فرموي أمنا حق تو كردوتا من شايتي لسرنا حق نادم أمنا حق تو أيكي أبي قشت منالا كانت وكو يك دياري بوبكي جند بويا كم يعني هاورد أبي وكان الجن بينيت نابي بيك كان برو كيف خوته برو خود جن بينه بس بو كان بيكي خانوت بويا كي كان كر أبي بو هميان كرد بيتت سيارة بويا كي كان كري أبي بو هميان بيكري تنانت باسكيل يكد بويا كي كان كري أبي بو أو كانش بيكريت يان ميكة أمش مسألة حرام أم دياريش هو يتلواني هندي اشتي تري شيء خوتان حر وعقلي خوتان بزان أو ديارية حرامة هندي مسائل تره يعني أجر بزاني حقي خلقي تر أخوي بزاني أو كابرايا ما فكاني خلق أخوا أجر تو أو ديارية بيبدي أو ديارية أبي بحرام تنانت أجر تو دو جنت هبي كراست بويكي كان كرت أبي بو أو كتريشان وكو أو كراسة بكي أجينا حرامة. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء